کە ئێمە خاوەن پەیامێکی زۆر گەورەین، خاوەن قورئانێکی زۆر گەورەین کە تا ئێستا هیچ کەسێک نەیتوانیوە دەستکاری بکات و هیچ کەسێکیش نەیتوانیوە دەستکاری بکات و ناشتوانێت دەستکاری بکات. دەی بەڕاستی ئەمە پێمان دەڵێت ئێمە پێویستە زیاتر و چاکتر لە خزمەتی قورئانی پیرۆز دابین، لە خزمەتی ئەو پەیامە دابین، چاکتر لێی شارەزا بین. بۆیە دەبینین دوژمنانی ئەم دینە ئەوەندە دژایەتی قورئان و دژایەتی ئەهلی قورئان دەکەن، چونکە دەزانن ئەم قورئانە چ گەورەیەکی هەیە، چونکە دەزانن ئەم قورئانە لە هەموو ڕوویەکەوە دەستەوسانکەرە، چونکە هەر کەسێک تێکەڵ بێ لەگەڵ ئەم قورئانەیە شۆڕشێک دروست دەکات لە واقعدا و لە دڵ و دەرونی خۆیدا. ئەمە پێمان دەڵێ بەڕاستی ئێمە خاوەن پەیامێکی گەورەین، پێویستە چاکتر و باشتر لێی بەهرەمەند بین و هەروەها لە خزمەتی دابین. دووهەم لە دەرەنجامی کۆتایی ئەم بابەتە و دەرس و پەندەکان ئەوەمان پێ دەڵێن کە دوژمنانی ئەم دینە، دوژمنانی ئەم قورئانە لە دوای ئەوەی کە نائومێد بوون لەوەی کە وەکو ئەم قورئانە بێنن، لەوە کە دەستکاری ئەم قورئانە پیرۆزەیە بکەن، بەڵام دژایەتی ئەم قورئانەیان واز لێ هێناوە لەوەی کە دەستکاری بکەن و بیگۆڕن، لەوەی کە وەکو قورئان بێنن، چونکە ناتوانن وعدی خوای پەروەردگارە. بەڵام دەبینین دژایەتی ئەهلی قورئان دەکەن، بەڵام دەبینین دژایەتی ئەم دینە پیرۆزە دەکەن، بەڵام دەبینین قورئان بێناز و بێقەدر و قیمەت دەکەن لە دڵی خەڵکدا. خەڵک سەرقاڵ دەکەن بە هەموو شێوازێک بۆ ئەوەی کە لەم قورئانەیە دوور بێت، چونکە دەزانن ئەم قورئانەیە چ کاریگەریەکی هەیە و لەلایەن خوای پەروەردگارەوە هاتووە. دەی لە ڕاستیدا ئەمەش ئەوەمان پێ دەڵێ پێویستە ئینسانی موسڵمان ئاگادار بێت و لە ڕاستیدا شارەزا بێت لەم قورئانەیە و لە خزمەتی ئەم قورئانەیەدا بێت. بۆیە لە یەکێک لە دانیشتنەکانی مەسیحیەکاندا قەشەیەک هەڵسایەوە و قورئانێکی دڕاند، یەکێکی دیکە لێی تووڕە بوو، گوتی کاکە ئەم قورئانەیە دەدڕێنی هەزاران قورئانی دیکەی دێننەوە شوێن، بەڵام باشتێکی وا بکەین قورئان لە دڵی خەڵکدا بدڕێنین، با قورئان لە دڵی خەڵکدا بێقەدر و قیمەت بکەین، ئەنجا دەتوانین بەسەر ئومەتی ئیسلامیدا سەرکەوین. بۆیە ئەم مەسیحیە گوتی بەڕاستی هەتاوەکو ئەم قورئانە لە ناو ئومەتی ئیسلامیدا بێ، لە ناو ئومەتی محەممەددا بێ صلی الله عليه وسلم، ئێمە ناتوانین بە هیچ شێوازێک دژایەتیان بکەین و لە بەرامبەریاندا بوەستین. بۆیە ئەوەیان لە واقعدا جێبەجێ کرد کە هەستان خەڵک سەرقاڵکەن و خەڵک مەشغوڵکەن و خەڵک لە قورئان دوورخەنەوە و لە دڵی خەڵکدا قورئان بدڕێنن و هەروەها قورئان بێناسکەن. بەڵام ئەمە دەرس و پندێکە بۆ ئێمەی موسڵمان کە ئێمە جارێکی دیکە خۆمان لەسەر ئەساسی ئەم قورئانە پەروەردەکەین و گەورەی ئەو قورئانەمان لە دڵ و دەرووندا زیاتر بۆ دروست بێت و زیاتر هەوڵ دەین لە خزمەتی دابین و پێی ئاشنابین بۆ ئەوەی چاکتر لێی بەهرەمەند بین، لە دنیادا بەرچاوڕوون بین بەم قورئانەیە، لەسەر ئەم قورئانەیە بژین بۆ ئەوەی قورئانیش ڕێنمونیمان بکە و لە قیامەتیش ئەم قورئانە پیرۆزەیە شەفاعەتمان بۆ بکات.